خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکتر لە گفتوگۆ بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. بێگومان گفتوگۆ زۆرن لە نێو کۆڵان و شەقام و بازاڕ و زۆرێک لە شوێنەکان. با ئێمە بەیەکەوە لەگەڵ دوو میوانی زۆر عزیزم دوو دکتۆری خۆشەویست و پسپۆر ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ڕۆڵی میدیا بکەین لە پەروەردەکردنی تاک. بێگومان گرنگترین شت لە ژیانی مرۆڤ پەروەردەکردنیەتی. جا دەبێ ئینسان و مرۆڤ زۆر ئاگادار بێت چێ پەروەردەی دەکات و چۆن پەروەردە دەکرێت. بێگومان میدیا لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی بینیوە لە پەروەردەکردنی کۆمەلگا و تاکەکان. بۆ ئەمڕۆ باسی پەروەردەکردنی میدیایی دەکەین و تاک چۆن لە ڕێگای میدیاوە پەروەردە دەکرێت. ئێمە ئاگادارین کە میدیاکان خەریکە شاشەکان و دەستگاکان و کەناڵە ڕاگەیاندنەکان بە پێی ئەجیندا و سیاسەتی خۆیان ئێمە پەروەردە دەکەم بەرەو ئەو پەروەردەی کە خۆیان مەبەستیانە و چۆن ئاگادار بین لەو پەروەردەکردنی کە ئەوان مەبەستیانە و خەریکە بە پەروەردەکردنی ئێمە ئەوان قازانج دەکەن. بۆ ئەم مەبەستە میوانداری دوو دکتۆری خۆشەویستم کردووە، دکتۆر وریا کە پسپۆڕی بواری میدیایە و لەگەڵمە لە نێو ستۆدیۆ. زۆر سپاس بۆ تۆ کاک دکتۆر کە لەگەڵمی، هاوکات دکتۆر هیوا کە پسپۆڕی کۆمەڵانسی ئەمڕۆ لەگەڵمە. زۆر بەخێر بێ کاک دکتۆر. بە هەر دەڵێن ڕۆڵی میدیا لە پەروەردەکردنی کۆمەلگا بە هەر لە میدیاشەوە دەست پێ بکەین. مامۆسا میدیا کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردنی کۆمەلگا و تاکدا، ینی تاک و دوایتر کۆمەلگا؟ بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ دەرفەتە دەستخۆشتانی دەکەم بۆ هەڵبژاردننی لەو جۆرە بابەتانە. تەبان نەگەر بزانین ئێستا ینی سێزەکی دنیای بکەین دەبینین میدیا کاریگەرێکی ئەگزار زۆری هەیە لەسەر کۆمەلگا، لەسەر تاک، لەسەر هەموو هەندەکانی ژیاندا. ئەگەر خۆمان بدینەوە دەبینی ئێمە ببینێ بەشێک لە میدیا کە باسی میدیا دەکەم. وەسمان دوو زۆر میدیا تەبان میدیایەک پێی دەگوترێ میدیای هاوڵاتی، واتە تاک خۆی میدیایە، خۆی چەقی پرۆسەکەیە. بە هەر هاوڵاتێک ئێستا لە هەر تاکەچی لە کۆمەلگا دەتوانی خۆی میدیای دابنی لە ڕێگای چەندین ئەکاونتی خۆی پرۆسی میدیا ئەنجام بدات. ئەوە جۆرەکە لە میدیا. ئەو جۆرە میدیایە کە میدیا هاوڵاتیە، ئەوە کاریگەر یەکجار زۆری هەیە ئێستا بەهۆی ئەو تەکنۆلۆژیای کە لە بواری ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵاتیەکان و میدیا ئەلکترۆنیکە هەیە. ئەو میدیایە کە میدیا هاوڵاتیە زۆر حەز بە بەرپرسیایەتی ناکات، زۆر حەز بە بەرژەوەندە گشتەکانی کۆمەلگا ناکات، ئیلا ئەڵڵاهوممە ئەگەر ئەو کەسە و تاکە وجدانی پێگەشتبی یان هەستی هەبی کە ئەو بابەتانێکە بەڵاو دەکرێتەوە یان هەست بە بەرپرسیایەتی بکات لەنا کۆمەلگا. ئەگەنا زۆربەی ئەو زۆر میدیا کە میدیا وڵاتیە هەست بە بەرپرسیایەتی ناکە و ئیتیشی ڕاگەاندن ڕەچاو ناکات، کاریگەرێکی زۆر خراپی لەسەر تاکانی کۆمەلگا هەیە. واتامەوسە میدیای هاوڵاتی کۆمەلگا دەتوانێت پەروەردەکە؟ ناتوانانی بەو شوێ پەروەردەکە، بەڵام ئاراستەیەکی خراپی دەکات. ئەمە لۆیە دەمانێت ئەوڕۆ باسی پەروەردەی میدیایی بکەین. دەمانەوێت کە هاوڵاتی کاتێک بە دیار ئەو جۆرە میدیای ڕاو کار دەکات یان بەکاری دێنیان سەری دەکات، دەی بزانیت چۆن هەڵسکەوت دەکات. کەواتە چەقی بابەتەکەمان ئەوەی ئەمە هاوڵاتی هۆشیارکەینەوە لەسەر چۆنەتی هەڵسکەوتکردن لەگەر ئەو جۆرە میدیایە. ئەو زۆر یەکەمە، زۆری میدیا هاوڵاتی پێ دەگوترێ. زۆری دوم ئەو میدیایە کە میدیا کلاسیکی، میدیا ئاسایی کە کەناڵی تەلەڤیزیۆنێکێکە لەو میدیانە، بۆ ڕۆژنامە، گۆڤار، رادیۆ، تەلەڤیزیۆن، سەتەلایت، ئەوە میدیا کلاسیک پێ دەگوترێ. ئەو جۆرە میدیایە پابەندە بە کۆمەڵە پرەنسیپ، پابەندە بە کۆمەڵێک ئیتیچی تایبەت بەخۆی بە پێی سیاسەتی ئەو دەستگای کە پێڕەوی دەکرێت، پابەندە بە کۆمەڵک پێوە. ئەو جۆرە میدیایە وەکو میدیاکەی تر نییە، فریبی یعنی ئۆپنبی بە هەوەسی خۆی بێ پەیامەکان ڕاستەکە. جاری وە کۆمەڵێک ڕێسا هەیە ڕێگر دەبێت، جاری کۆمەڵێک دابوونەریتی کۆمەلگا هەیە ڕێگر دەبێت. ئەگەر پابندی ئەو دابوونەریتانەش نەبی ئەو جۆرە میدیا لەوانە جاریوە کۆمەلگا هۆشیار بێ کۆمەلگا ڕێگا نادەن لەو زۆر میدیانە ئەو زۆرە کاران کە ڕۆژان ئەبینین لە ناوخۆ و لە دەرەوە هەندە میدیا هەندە کار دەکات جەماوەت جاری وە ناڕزای دەڕبی ناچارن دەسەڵاتەکان ینی هەنگاو بینە پێش بۆی هەندێک لەو جۆرە میدیانە ینی سانسوری بکەنە سەرێ یان تۆزێک ڕێزبەندیان بکەن. ڕاستە. با لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە بزانین میدیا ڕۆڵی هەیە لە پەروەردەکردنی کۆمەلگا بەگشتی و تاک بە تایبەتی؟ بەناوی خوای بەخشندە مێرەبان زۆر سپاس بۆ بەرنامەکەت. بێگومان من دەمەوێت زیاتر لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە مەسەلەی میدیایەکە بۆ دکتۆر لێ دەگەڕێن.
بەس بەڕاستی ئەوەی کە من زۆر بەلام و گرینگە بین تۆزێک باس لەو کاریگەریانە بکەین ئەوەی کە میدیا ئەمڕۆ دەیگەێن بێگومان دیارە میدیا دەوترێتکەوە یعنی ڕوانگەیەکی کۆمەڵناسی هەیە کە دەوترێت کە دەڵێت میدیا ئاوێنەی کۆمەڵگایە واتە ئەوەی کە لەگەڵ کۆمەڵگا دەگوزارێ لە ڕاستیدا میدیا پیشانی دەدا کەواتە ئێمە دەتوانین بڵین ئێستا ئەو شتانەی کە لە کۆمەڵگەی ئێمەدا هەن چ بە سلب و چ بە ئیجاب دەکرێت لە میدیاکان و تەماشای بکەین بەڵام شتێکی تریشە لێرەدا ڕوانگەی میدیایەکانیش دیسان تەسیریان هەیە لەسەر ئەوەی کە چۆنیەتی واقعیت ئەو واقعەتی کە هەیە بێن شی بکەنەوە شی تەڵی بکەن و بە هاوڵاتیانی بناسێنن زۆر جار بەڕاستی دەبینین کە مەسلەی ئایدۆلۆژیا دێتە ناو مۆزوعەکە مەسلەی بەرژەوەندی سیاسی مەسلەی بەرژەوەندی تاک و کۆمەڵێک یعنی لایەن دێتە ناو مۆزوعەکە احتیمالاً هاوڵاتی لێ دەشێت یعنی لەوەی کە واقعیەتێک وەکو ئەوەی کە هەیە چونکە کۆمەڵناسی هەمیشە تاکید لەوە دەکاتەوە کۆمەڵناسی وەکو زانستێک ئەو ڕوانگانمان بۆ دەچەسپێنێت کە پێویستە ئێمە دیراسی واقع بکەن وەک ئەوەی کە هەیە نەک وەکەوەی کە خۆمان بەرژەوەندیەکانمان پێویستی پێێتی کەواتە هەردوو سەرە ینی ئێستا ئێمە وتمان کە دەوترێت کە میدیا ڕوانگەی ئەوەی کە لە کۆمەڵگاداهەیە پیشانی دەدا لە هەمان کاتدا ئەوەی کە لە کۆمەڵگاشدا هەیە دەی شێوێنێ ینی سەرەکەی تری ئەوەیە کە میدیا بەشداری دەکات لە دوجار ئاراستەکردن دوجار گۆڕانکاری دروستکردن لە ئەفکار و لە تەوەجوهاتی خەڵک یعنی بەواتایەکی تر ئەوەی کە من ئێستا دەیبینم لە ئەوە ئەرزی واقعدا ئەوەی کە ڕۆڵی میدیا ئەگەر باسی بکەین یعنی دەتوانین بڵین جۆرێک لە نائیلتیزامی و هەروەها جۆرێک لە یعنی بێنەزمی دەبینم لە بابەتەکەدا بۆ پێی کە یعنی ئێمە هەمیشە لێمان تێک دەچێت بۆ پێی مەسلەی سەرمایهداری و مەسلەی ڕای ئازاد و ئەو بابەتانە ئێمە دوجار ئاگادار نین یعنی هەر شتێک کە بە فکرمان داهات و هەر شتێک کە پێمان باش بوو ئەوە پەخش دەکەین لە کاتێکدا ئێمە دەزانین کە میدیا هەموو خەڵکێک تەماشای دەکات اینجا بەڕاستی مەسلەی پسپۆڕی یعنی تۆ لە میدیا دەبێت بیت اختصاصات دروستکەی یعنی تۆ باس لە پەروەردە کرد پەروەردە شتێکی زۆر گرینگە بنیادی کۆمەڵگا هەموو پێشکەوتنی هەموو وڵاتێک لەسەر پەروەردەوە دەست پێ دەکات لە پەروەردەوە دەتوانین بڵین تەماشای بکەین بزانین کاریگەریەکانی میدیاکان لەسەر ڕۆڵی پەروەردە چییە یعنی هەر لە هەمومان لە خێزانەکانمانەوە دەتوانین ئەو ڕۆڵە دەستنیشان بکەین کە ڕاستی ڕۆڵێکی بنیادنەرانە نابینن بەڵکو ئەوان دەتوانن بڵێم ئەجندای تر لە پشت بەرنامەکانەوە دەردەکەوێت هەڵبەتە نامەوێت تعمیمێک دروستکەم بۆ بابەتە بەرنامەی باشیش هەیە بەرنامەی پسپۆڕیش هەیە بەڵام من قسم لەوەیەکەوە ئایا میدیا وەکو ئامرازێکی گیاندن و خێرا و زۆر بەردەست و هەمەگیر ئایا بەشداری کردووە لەوەی کەوە تاکی کورد پێ بگێنێ تاکی کورد پێ بگێنێ یعنی چی یعنی ناسنامەی بۆ دروست بکە یعنی بتوانێت پابەندیە دینیەکانی بپارێزێ بتوانێت بیکا بە هاوڵاتیە کە وڵاتی خۆی خۆش بێ ئایا ئەو کاری کردووە ئەو بۆ ئێوە لێ دەگەڕم باشە دەمەوێت مامۆساوە بپرسم باست کرد ئاوێنەی کۆمەڵگایە پێ وایە ئاوێنەیەکی باش بووە زیاتر کاری لەسەر دیاردا باشەکانی کۆمەلگا کردو و باریزی کردو ئەم بە پێچەوانەوە میدیا بەڕای تۆ لە ڕوانگەی پەروەردەوە ئێستا ڕۆڵێکی خراپیە کە دەڵێ میدیا احتیمالاً ئەو ئاوێنەیەکی خەوشدار بێ ینی نەتوانێت جوان ئەو واقعیەتە پیشان بدا لەبەر چی لەبەرەوەی هەم عقلیەتی زانستی گەشەی نەکردووە عقلیەتی زانستی مەبەستم ئەوەیە کە ئێمە دوورکەوینەوە لە هەرچی شتێک کە ئێمە پێمان باشە یعنی ئەو تعلقاتی عقیدەتی و مەسائلی سیاسی چونکە جار وایە ئەوە دێتە ناو مۆزوعە وا دەکا کە تۆ ڕاستیەکان پیشان نەدەی و لە هەمان کاتدا ئەو ئامرازە دەتوانێت بەشداری بکات لە پرۆسەی پەروەردەدا یعنی چۆن یعنی ئێمە دەزانین کە مەشاکلێکی زۆر هەیە لە پەروەردەی
پەروەردەی خێزانی پەروەردەی زانستی سیستەمی سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان بەگشت کەواتە بۆیە من دەڵم عقلێکی زانستی پێویستە لە پشت ئەو میدیاوە بێ چونکە دەزانێکەوە هەموو شتێک پەخش نەکات و ئەو شتێکەوە پەخشی دەکات بە ئامانجەوە بێت و هەموو گرفتێک نهێنیتە سەر شاشە چونکە جاروە هەیە ڕاستە گرفتێک هەیە بەڵام ئێمە بۆ ئەو دڵ ڕاوکیە بۆ هاوڵاتی دروستکەین لە کاتێکدا دەکرێت لە ژوورێکی پشتەوەی میدیا دیراسەیەکی معەمەقی ئەو بابەتە بکرێ لە هەمان کاتدا بدرێتە لایانی پەیوەندیدار پێشنیارەکان کار دەست خۆش بێ مامۆستا دەمەوێت هەمان ئەو بابەتە ئاڕاستی مامۆستا بکەم مامۆستا بە میدیاکان ئێستا هەرێمی کوردستان ئەوانەی کە بەڕێوە دەبرێن بەمانای وشە پسپۆڕی بەڕێوەیان دەبە واتە کەسانی پسپۆر و ئەکادمی و شارەزان لە بەڕێوەبردننی میدیاکان و دەزانن مەبەستیانە چی ئاڕاز دەکەن یان زۆرێک جار پەیامەکان لە دەرەوەی میدیاکانەوە دێن و مەبەستیانە لە شاشەکان پەخشکرێ خۆی ئەگەر دەبی سێری ناوڕۆکی پەیامەکانیان بکەین بۆت بە دیار دەکەوی ئەگەر ئایا پسپۆری بەڕێوەی دەبیانیان ئەگەر کاریگەری پۆزتیفی کاریگەری ئەرێنی لەسەر کۆمەلگا هەبوو دیار کەسانی پسپۆر بەڕێوە دەبن ئەگەر کاریگەری نێگەتیفی هەبوو نەرێنی هەبوو کەواتە کەسانەکەنە دەتوان برێن پلێ پسپۆریان کەمترە یان پسپۆر نینە بە شێوەژی گشتی ئەگەمە هەڵسەگاندن بۆ میدیای کوردی بکەین ئەتوان برێن بەشەشی زۆری میدیای کوردی بەشەشی زۆری کەسای ناپسپۆر بەڕێوی دەبن کەسای ناشارەزا بەڕاستی پسپۆر بە مانا جیاوازەکان پسپۆری میدیایی پسپۆری کۆمۆناسی ناکرێتەوە کەناڵێکی میدیایی هەبێ کەسانی پسپۆری کۆمۆناسیدا نەبێت کەسای دەنوزانیتیدا نەبێت یان تۆ کە بەرنامەیەش تەلەڤیزیۆن دادنەی دەیبزانانی ئەو بەرنامە چەندە لە ڕووی دەرونی و کاریگەر لەسەر کۆمەلگایەت تۆ هەواڵێکی پەخش دەکەی دەی بزانانی هەواڵە کاریگەری نێگەتیفی لەسەر کۆمەلگای لە ڕووی دەرونیەوە چەندە کێشە کۆمەڵاتی دروست دەکات لە ناو خێزاندا بۆیە مامۆستا بەرنامەمان هەبووە لە هەرێمی کوردستان من بینیم وایە بەس حەزەکەم لە ڕێی زاری تۆ بەرنامەمان هەبووە ببێتەوەی کێشەی کۆمەڵاتی لە شاشەکان ئەو کێشە کۆمەڵاتیانە چینکە لە تیڤیەوە بڵاو دەکرێنەوە زۆرن یانێت تۆ ئەگەر سەری بەرنامەی بکەیت کە باش تەلەڤیزیۆن دەکەیت تەمان هەواڵ هەر بەرنمەیە بەرنمەی ئەو بەرنمێکە ئێمە دەزای هەر بەرنمەیە زنجیرە دوبلاشکراوش هەر بەرنمەیە خۆ بێگومان ئەگە سیر بکەیت دەبینی ئەگە بەراوردێک لە نێوان کۆمەلگای کوردی بکەیت ئێستا 2022 لەگە کۆمەلگای کوردی مەسەرەن 20 سا پێش ئێستا ئەبینی 180 دەرەجەکە زیاتریش گۆڕایە بەڕاستی ئەو میدیا بۆ کاریگەریە بووە بۆ نمونە لە شەو زنجیرێکی دۆلاشکرا و پەخش دەکرێت دەیان دیاردەی نامۆی بە کۆمەلگەی تێدایە بەیانەکەی هاوڵاتیانی ئێمە لاسایی دەکەنەوە لە جلوبەرگ لە ڕوسکەوت لە قسەکردن لە ڕفتاریان کەواتە کاریگەریەکە زۆر لەسەری دەیان نەک دەیان برێن بە سەدان بەرنامەی زۆر هەیە بەرنامە گۆرانی وەکو باسمەکە هەوا زنجیرە ئەوان هەمووی کاریگەری بەشەشی زۆریان کاریگەری نێگەتیفی خراپی لەسەر تاچ کۆمەلگایە لەسەر خێزان هەیە بۆیە بینی خێزان ئەگەر سەیری زنجیرەی دوبلاشکراوی بیانی بکەین مەسەن تورکیە برێن بیانی ترە ئەبینی لەو زنجیرە دوبلاشکراوەیە خێزان بوونی نییە خێزە هەرۆشاوە خیانەتی زەوجی هەیە کوڕکچەکان کۆمەڵێک ئۆپشنیان لە پێشەکەنا کۆمەلگەیمە ناگونجێ کە هاوڵاتیمە تاچی خێزانیمە کوڕکچیمە داک و باوچیمە ینی خێزانەکان کە سێری ئەو زنجیرە دوبلاشکراوە دەکەن یەکسە کاریگەریان دەکات چەندی تۆژینەوە هەیە ینی تۆژینەوەی لە وڵاتانی ئۆڕۆپی کرایە ئەو پسپۆڵانە کە کاتێک دەڵێن ئێمە کە بەرنمەیەک دادنێ زنجیرێک دادنین بە دیان ملیۆن دلاری سەرف دەکەین لەبەر ئەوەی نییە بە سەرپەخش بکرێ یعنی زۆر ئەمە جێمان لێ بووە زۆر لە هاوڵاتانی خۆمان جێمان لێ بووە وەڵام من دەبێت بە تەمەنم 50 ساڵە سێری ئەو مستەسەلە دەکەم تاسیل من ناکە نیشتیوە یعنی ئەوان کە دادنە دەبێت تاسیمە بەستە بڵێ هەموو شتانی کە لە شاشە پەخش دەکرێت کاریگەری بەسەر کاریگەری هەیە ئەو جا کاریگەری باشی هەیە یان کاریگەری خراپەیە باشە دەمەوێت ئەو پرسیارە ڕاستەی دکتۆر بکەم دکتۆر هیوا بە پێی توێژینەوەکان بێگومانەوە زۆرترین توێژی و لەسەر کۆمەلگا دەکەن دیاردەی نامۆ و نوێ لە نێو کۆمەلگای ئێمە بەدی دەکرێت کە خۆکارەکەی میدیا بهێنابێتێ ناو کۆمەلگای ئێمە هەموو لایەکمان هەست بەوە دەکەین ینی خۆم تۆ تەماشاکە ئێستامە لە بەردەم مەترسێکی تریشداین کە ئەویش میدیایە کە میدیای وردە کە مۆبایلەکە لەسەر مۆبایلەکەی خۆتەوە تۆ میدیایەکەت هەیە کە لە ئەوەی تریان زۆ کاریگەرترە هاوڵاتی هاوڵاتی کە ئەوە چەمکە دکتۆر باسی کرد
بۆیە دیسان یعنی میدیا ئەو بڵێ ڕاگەیاندنەکان ئەوانیش ئێستا وایان لێ هاتووە کۆنتترۆلی بابەتەکەیان بۆ ناکرێت یعنی تەماشای ئێستا ئەمە سێکێش مۆزوعەکەیت و پەروەردەیە ینی تەوەری سەرکیمە مەسەلەی پەروەردەی تاک ئەگەر تۆ بتەوێ لەو ناوەدا ینی پێ دوایە دەبێت چ ڕوانگەیە کە بێ بۆی کە ئێمە بین دەربازمان بێت لەو حاڵەتە بێ سەروبەریکە هەیە سیاسەتی میدیایی دەبێت ببەسرێتەوە بە سیاسەتی پەروەردە سیاسەتی پەروەردە دەبێت ببەسرێتەوە بە سیاسەتی ئابووری ئەندابوونەری ئەو سێشتە دەبێت پەیوەندیان بێکەوە بێ ناکری میدیا بە کەیفی خۆی هەرچی ویسی پەخشی بکە من بینیومە لە میدیا بینیومە لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەسڵەن بەرنمەیەکە بۆ لێدان لە بەرەمێنانی ناوخۆیی یعنی بەزەقی ئاشکرا ینی پێت دەڵێکە ئەتۆ ببیت بە بەکارهێنەرێکی کەلوپەلێکی دەرەوە باشەوە ئەوە خزمەت بەشێ دەکەوە تۆ ئەگەر بتەوێ هاوڵاتی دروستکەی یعنی تۆ ئاراستەکانی دەگۆڕیت بیرکردنەوەکانی دەگۆڕی یعنی ڕەفتار و هەڵسکەوتەکانی دەگۆڕی هەر شتێکە لە میدیا پێشان دەدرێت دەبێت دوو وەجهی هەیە وەجهێکی ئەوەیە کە تۆ بەڕاستی ئەوە مەسەلەی اختصاص دێتە گۆڕی یعنی ئێستا شتێک نییە بە ناوی فیدباک لەلایەن پسپۆڕانەوە بدرێتە میدیا ئەسڵە میدیاکان گوێلەوە ناگرن بۆچی چونکە پێیان وایە کە ئێمە هەر لە ڕووی ئەکادیمیەوە قسە دەکەین ئەوان لەوانەیە یان ئەوان لە خزمەتی ئەجندەیەکی احتیمالەن سیاسیان ئابووری دابن ئۆکەی زۆر باشە بەڵام دوجار ئەو مرۆڤەی کە لە وڵاتە پێدەگا بە چ جۆرە تەوەجوهەیەک و بیرکردنەوەیەکەوە دێتە ناو کۆمەڵگا یعنی بەڕاستی مەبەستم ئەوەیەکەوە دەکرێت ڕۆڵی میدیا بنیاتنەرانە بێت بەشداری بکات لەوەی کەوە تاک هەم لە خوێندنەکەی جددی بێ هەم لە بازارەکەی جددی بێ هەم لە کارەکەی جددی بێ یعنی کەسێک بێت کەوا دوجار لە خزمەتی گشتیدا بێت مامۆسەدەم هەیە ئەوە بپرسم ئەو نەرێنیانە چینیانە لایەنە خراپانە چین کە بەڕای توێستا لە میدیا پەخش دەکرێت چ شتێک بۆ نمونە بۆی کە بینەرانمان ئەوەی کە ئێستا بینەرمانە خۆی لەو لایەنە خراپەی میدیا بپارێزێ بەڕای من وەکو تێگەیشتنی خۆم ینی دنیایەکی خەیاڵی ئیماجینیشن ینی جۆرێک لە فەنتازیا پێشانمان دەدا کە لە ئەرزی واقعدا خەڵکی ئێمە گەنجی ئێمە نایبینێت کەواتە گەنجی ئێمە سەرگەردان دەبێت چۆن سەرگەردان دەبێت یعنی شتێک کە لە مێشی دەدا مێشکی بەخۆ مەشغوڵەکە ئەوەی کە لە میدیاکەەوە بینیەتی خەون بینی بە مەسەلەن ئافرەتێکی جوان خەون بینی بە خانوویەکی خۆش خەون بینی بە ڕەفاهێتێکی مادی ئۆکەی زۆر باشە خۆوانە دروستن بەڵام ئاگادار بە دوجار ئەو کەسێکەوە لە خواری کۆمەڵگاوەیە کە لە ئاستێکی خواری ژیانی لە ڕووی معیشەتەوە لە خوارەوەیە کە دەبینی ناگابەوە تووشی لادان دەبێت هەمانە دوو نمونە دکتۆر لەسەر یعنی تۆ دەبێت دیراسە بکەی من دڵنیام نەزەریاتەکانەوەمان پێ دەڵێن من دڵنیام کە ئەوە ینی جۆرێکە ینی دروستکردنی بۆشاییە یعنی تۆ شاری خەونەکانم بۆ دروست دەکەی لە کاتێکدا گەنجی ئێمە بە خەونیش نایبینێ باشە کەواتە یعنی میدیا دەبێت بەشداری بکە لە بەرجەستەکردنی واقع ڕاستە تۆ بۆ بەرنمەیەک شتێک تەبلیغ بۆ شتێک دەکەی ئاساییە ئەوە بەرنامی خۆتەوە ئەجندای خۆتە بەڵام دەبێت بیت ڕۆژێکیش بێ پسپۆران کۆکەیتەوە بەڵێ زەحمەت نەبێ ئەو بەرنامانەی ئێمە ئایا کاریگەریەکانی لەسەر گەنج چییە باش دکتۆر ئەوەی کە دکتۆر باز دەکا باسی ئەو گۆڕانکاریە دەکا کە دروستی کردی ئەگەر من حەزەکەم لە تۆ لە ڕووەکو پسپۆرێکی میدیایی ئێمە ناکرێت لە میدیا و شتانە نیشاندەین ئەنی بۆ نمونە شاری خەونەکان یان ئەوانەی کە مامۆستا باسی کرد یان چۆن دەکرێت و شتانە نیشاندرێت لە میدیا خۆی میدیا ئەگەر ئامانجی بەرژەونی گشتی ڕەچاو بکات ئاسایی ئەو شتان نیشاندرێت بەڵام بە شێوەی خۆی باش شێوەکی خۆی بۆ نمونە ئەمە تازە نمونەکە مینا و دکتۆر جەنابی دکتۆرش ئاماژە پێکرد تۆ کە سەیری زنجیرەی تەلەڤیزیۆنی دەکەی لەو زنجیرە تەلەڤیزیۆنیە دەبینی کچەکە ئازادەی ڕەهای پێدرایە لەوانەیە برادرات لەگە دووسێ کوڕی بکە ژنەکار وەتر پیاوەکەر وەتر یان دەبینی ژنەکە مەسەرەن ئەو پەڕی جوانی شاندرێ لە شاشەی دەیان کۆمپانیا لە پشتی تێتا جوانی ئەو ژنێوان نیشاندایە ژنەکە کە لە ماڵ و سەی تەلەڤیزیۆنەکە دەکات درێ منیش بگەمەوە
ڕاست بۆ نمونە کوڕەکە زۆر ئاساییە کچەکە زۆر ئاساییە دوو لە ڕووزنە بینەران مەسەلە ماچەکی بداتە کوڕەکەی ئەو کچە لە کەسەی شاشەکەی دەکا ئەوە دەبێت شەش ئاسایبی دێ تەطبیقی دەکا کە تەطبیقی کاچی لێ دێ گشتنی پەیدا دەبێت کێشەی کۆمەڵاتیمان هەبوو دکتۆر لەسەر تەقلیدکردنەوەی تیڤەکان بە تەکید هەیە بەڵام ئێستا من دقیقی ئەو ئامارە و شتانە دکتۆرەوە بەڵێ زۆر هەیە لەبەرەوەی ئەو کێشە کۆمەڵاتیانە کە دەبین ئەمە دەبین ڕنگدانەوەی میدیاکەیە میدیا خراپەکەیە بۆیە دەبینەوە کێشان دروست دەبێت باش تەلاقدان هەر لە چۆ پەیداوێک لە هۆکارەکانی میدیایە بەڕاستی هەروەها ڕێزنەگرتن لە بچووک لە گەورە بچووک تێکدانی شیرازی خێزان ئەمە بە وەکو پسپۆران بوار میدیای هۆکارەکە دەگەڕێنەوە سەر خراپی میدیا بەکارهێنانی میدیا بەڵام ئەوە دوو ڕاندی هەیە کە ئەمە بمانەوێت کە چارەسەری مۆزوعش بکەن دوای لە تەورەشدایە باسی چارەسەر دەکەین دەمەوێت دکتۆر ئێستا بۆ نمونە مەسایلی خوێندن ئێستا زەختێک لەسەرەوە هەیە ئێمە خوێنە و سیفادەینی و پێ دوایەوە شەرمان میدیایە کە شتی زیاتر زەق کردوتەوە قوتابیانی بێهیوا وەردەگرێت خوێنی تەواو کردو دووبارە جیلەکەی دوای خۆی بێهیوا دەکات بۆیە هەروەکو من لە بەرنامەکانی ڕابردوو و دیراسەم کردووە لەگەڵ مامۆسایانی پسپۆر باسی ئەوە دەکەن تەنانەت ئاستی خوێندن و دیراسەش داپەسیوە بەڵێ وڵا مەسلەی بێئومێدی لەوانێ پرسێکی تر بێ زۆر شت بەشدارن یعنی زۆر فاکتەر بەشدارن لە ئەوەی کە بێئومێدی لای تاکی کورد دروست بووە تۆ تەماشاکە هەر لە مەسلەی حکومڕانیەوە بگرە تا نەبوونی ئابوووریەکی تۆکمە تا ئەوەی کە زانکۆکان شتە ئەهلیەکان شتە حکومیەکان هەروە بەرەو کزی و لاوازی و کزۆڵەیی دەڕوا و شتە ئەهلیەکان و سەرمایهداریەکان وردە بەرجەستە دەبێت خۆ لا یەکێک بێ لاوانەیە زۆر باش بێت بەڵام باشە بوو ناکرێت ئەو دوانە بەیەکەوە گەشە بکەن منافەسەیەکە بێ لە نێوانە و دوانەدا بۆچی دەکرێت بەڵام بۆ سیاسەتە نییە ئەزا تەماشاکە ینی جۆرێک لە قوتابی کە دێتە بۆ نمونە کە دێتە پۆلەکان کە تەماشا دەکا ئەو خزمەت گوزارێکە لە زانکۆیەکی ئالی هەیە نیەتی کە دێتە زانکۆ باشە یعنی تووشی چ دەبێ بەڕای تۆ تووشی بێئومێدی دەبێ ینی پێشی تووشی ئەوە دەبێت کە نەخوێنێت بۆ نمونە بەسەلەی بێئومێدی بەڕای من پەیوەندی بە زۆر شتەوە هەیە لەوانێت تەوەرێکی تر بێت ناچینە سەر و تەوەرێ بێگومان ئەوە زۆری هەڵەگرێ بەڵام حەزەکەم بزانم مامۆسا پەروەردەی کۆمەلگا ئێستا چۆن دەبینی تۆ لەگەڵ ساڵانی ڕابردوو لەگەڵەوەی کە میدیا گەشەی کردووە تەکنۆلۆژیا گەشەی کردووە ئایا توانی ومانە تاکی کورتوانی وێتی سوودێکی باش لەو ئامێرە ئەلکترۆنیانە ببینێ بۆ پەروەردەکردنی خۆی ڕاستە مەسلەی پەروەردە لەوانەیە بڵم ئەگە زۆر بە کورتی بۆی کە یارمەتی کاتدا بۆ بەرنمەکەت ئەوەیە کە من دەڵێم پەروەردە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکی پەیوەندی بە ژیانی مەسەر ژیانی مادیەوە هەیە ڕەهەندێکشی پەیوەندی بە ژیانی معنەوی ئینسانەکانەوە هەیە یعنی پەروەردەی ئێمە گرنگیدان بە لایانی مادی تقریبان دەتوانین بڵێن بەرەو پێشوە یعنی خەڵک جۆرێک لە ئەوەی پێوە دیارە ینی لەو فەقیری و لەو هەژاری کە پێشتر تێدا بوو نەماوە بەتەکیدەوە لەوانێ نیشانەیەکی باش بێت کە حکوومەتی شانازی پێوە بکە کە بڵێ من توانیمە ئاسی بژێوی بەرزکەمەوە و دوجار خەڵک لە ڕەفاهەتێ تا ڕەحەت دێت تا لە ڕەفاهەتدا بژی بەڵام وەرە تەماشای لایەنی ناوڕۆکی پەروەردە بکە یعنی تۆ هەر شتێک کە دەبینی پێویستی بەوەیە کە چ فەلسەفەیەک چ ئایدیایەک لە ناخی ئەو ئینسانەدا چێنراوە بۆی کە ئیشی لەسەر بکات و بڕوا بە دوایدا بەڕاستی ئەو خەون و خەیاڵە نابینی یعنی لە پەروەردە نەهاتووە خەون و خەیاڵەکانی منداڵەکانی ئێمە بپشکوێنێ بۆ ئەوەی کەوا بڕواتە پێش و کە گرنگی پێ بدە هێشتان تێنووی یعنی پەروەردە ئەگە بریتی بێ لە پەروەردەی ڕسمی کە ئێستا لە قوتابخانە پێشکەش دەکرێت کە پێ خێزان تا ڕادەیەکی باش دەوری نەماوە تەنها مەسلەی کۆنتترۆلکردنی ئەو بابەتێ مەسلەی پەروەردە بەڕاستی دەبێت قوتابخانە بیگێڕێ بەڵام وەرە تەماشاکە ئەگە دیقەت بکەی کاتێک کە منداڵەکان لە قوتابخانە دێنە دەرێ تەماشایان کە هەموو شەکەت و هیلاکن یعنی دەکەونە سەر و جێلاکی یەکتر یعنی بەڕاستی نیشانەی ئەوەیە کە بێزارە باشە بۆ قوتابخانە نەبووتە شوێنێکی خۆش بۆ قوتابی بۆ یعنی بەڕاستی ئێمە نەهاتوین ئەو جەوە بۆ قوتابی دروست بکەین کە قوتابخانە لە هەموو شوێنێک خۆشتر بێ بۆی
دکتۆری وادە بۆی پەروەردە بەڕاستی پەروەردە نییە ینی فێرکردنە پرۆسەی پەروەردە نییە لە یعنی ئێمە دەمانێت لێکجیا بۆ تۆ فێرکردن جیاوازی لەگە پەروەردە ئێمە هاتوین لەسەر خەزمکردنی معلوماتەکان و دوجار داڕشنەوە حتا زانکۆ ژوای لێ هاتووە چونکە بەڕاستی لە پەروەردەی بنەڕەتەوە گار هات زانکۆش پێدەگات یعنی ئێمە نەهاتوین پەروەردە بە معنای ئەوەی کە دروستکردنی ئایدیا و دروستکردنی جیهانبینی و دروستکردنی خۆشویستنی ژیان و خۆشویستنی ژینگە و خۆشویستنی وڵات و هاوڵاتی و یعنی هاوکاری و گیان بەختکردن و کات بەختکردن ئەو مەفاهیمانەمان دروست نەکردووە یعنی بەواتایەکی تر پەروەردە ئەگە بریتی بێت لە گواستنەوەی بەها زانستیەکان لە هەمان کاتدا بەها ئەخلاقیەکانمان لەبیر چۆتەوە کە دەبێت ئەوە ڕۆ یعنی بەرنامەی سەرەکی مامۆستا بێت لە پاڵزانستەکە با من پرسیارێکی خارجی و بابەتە لێ بکەم تۆ هەردوو سیستەمی پەروەردەت بینیوە سیستەمی پەروەردەی پێش حکوومەتی کوردیشت بینیوە ئەو کات پەروەردە زیاتر لە نێو کایەکانی قوتابخانە هەبوو یان ئێستاکە جا پەروەردە بەس بزانە ینی مرۆڤێک کە 5 ساڵی خوێندنی بۆ نمە تاپۆلی 6 ئیبتیدایی دەخوێن بەڵێ چ خوێندەوارێکی هەبوو کەسێکی خوێنەر بوو یعنی دەیتوانی خەتی خۆش بوو باشە عریزی بۆ خۆ دەنووسی یعنی زۆربەی زۆری کاروبارەکانی ئەو تاشەشیەکانیشی تاشەشی ئیبتیدایی باشە خێرە ئێستا ئەمە زانکۆش دەواو دەکەین قوتابی ئەمە فێری هیچ نابێت ئەوە دەبواە پرسیارێکی زۆر جدی بێ بین لەسەر ئەوە دابنیشین قسەی تێدا بکەین ئەوە چییە ئێمە چ دروست دەکەین ئەو وڵال لە پاکەکەی پەروەردەش فێر دەبوو ئەو ڕێزێکە قوتابی لە مامۆستای دەگەر بوورە ئەو ڕێزەیەکی هەبوو وەڵی ئێستاژ نیە مامۆستایەکانم دەبینم یعنی بەسەری تەقدیرەوە پێم خۆشە بەسەری تەقدیر یعنی سەریان بۆ شۆڕکەمەوە ئەوەندە خۆشم دەوێت مامۆستایە باشە با من کارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە دیارە پەروەردە ئامانجی فەلسەفەی نییە ڕاستە دێمەوە لا دکتۆر حەزەکەم لە مامۆستاش بپرسم با بینەوە سەر میدیا دکتۆر باز دەکا ینی زمانی خۆی لە قوتابخانەکان پەروەردەیەکی زۆر باشە وەکو پەروەردەی کۆمەڵایەتی حەزەکەم لە میدیا بزانم میدیا ئەگەر بگەڕێینەوە بۆ 20 ساڵ 25 ساڵ بەر لە ئێستاکە ڕۆڵی میدیا چۆن بۆ کات میدیای کوردی کە لە تازەی گەشەکردندا بوو تا چەند ڕۆڵی هەبوو لە پەروەردەکردن بەڵێ وەڵام میدیا کوردی ئەو کاتە میدیاکی زۆر ئەکتیڤمان نەبوو میدیای سادە بوو بە تابەتێکە پێش ڕاپەڕین باسکەی میدیا کوردی وەکو میدیا کوردی نەبووە 25 ساڵش نزیکە لەو کاتێ میدیا کوردی بەڕاستی ینی لە سەرەتایەکان تۆزێک ناڕێکی فەوزەوی پێوە دیار بوو چونکە هەر کەسەکە دەستا میدیای دادەناز بەکە دەستا میدیای دادەمەزراند بەڵام لەو کاتەوا بوو بەڕاستی میدیا بۆ شێوەی بووە بەڵام گە تۆ بتەوێ میدیا ڕۆڵی پەروەردەی بژێڕی ئەو بابەتە چکەیە میدیا گێڕاویەتی لە زمانی پێشوو لە سەرەتاکانی میدیایی ئەگەر سەیری ئەگەر بگەڕێنەوە بۆ 2004 و 5 و 6 و هەتا 2011 کە بەرهەمی ناوە خۆمانە بوو لە دراما و پێشترش پێش لەوەتەکانیش ئەو کەناڵە کوردی هەبوو کە حکوومەتی عراقی کە بەعز ئیدارەی دەکرد و سیاسەتی ئایدۆلۆژیای دەکرد هێشتا پەروەردەی میدیاکە ئەو کاتە زۆرتر بوو بۆ نەکە زنجیرە دراماج کوردیمان دەدیت تەمسیلێک کوردیمان دەدیت چەندە چەمچی سیستەمی پەروەردە تێدا بوو لەو بەڵێ زۆر چەندان چەمچی پەروەردەیی دابوونەریتی کوردەواری تێدا بووە ئەگە سەیری تەمسیلەکان بکەیت یعنی ئەو هونەرمەندانە لە ڕێگای تەمسیلەوە مەبەستیان بوو کە خەڵک پەروەردە بکەن گۆرانیەکان گۆرانی بە ناڕاستەوە گۆرانی نیشتیمانی بوو گۆرانی پەروەردەیی بوو گۆرانی کۆمەڵایەتی بوو گۆرانی پێگەیاندن بوو ئەمە گرفتمان چی ئەمە پێگەیاندنمان گرفتە بەڕاستی لە پەروەردە پێگەیاندنی تاکمان نییە تاک بۆ نمونە تازە باسی فێرکردن کرا منداڵێک فێری سرودی نیشتیمان دەبێت بۆ ناڵدا سرودەکە لەو دەڕێتەوە بەڵام پەروەردە دەکرد لەسەر سروشتەکەی لەسەر سرودەکەی نازانی ئاەتەی قورآنی فێر دەکەی لەبەر دەکا ئایا پەروەردە دەکرێت ئاەتەکەی ناکرێت فێر شتێکی دەکەی دەری ئاڵای کوردستان ئەوەندە ڕەنگەیە دەزانی لەوەر لەسەر ئەوەندە ڕەنگەیە فێری ناکەی واتە پەروەردە ناکەی لەسەر شتەکان واتە تۆ شتەکانی پێ دەڵێ لەبەری دەکات بۆ ئیمتحانی دەیڵێ پاش ئیمتحان لەبیر دەکات باشە مامۆستا دەکرێت ئەو چەمکەیە بەکاربێنین ئەو پەروەردەی ئێستا لە نێو میدیای کوردیدا هەیە پەروەردەیەکی تەقلیدی دەرەوەی خۆمان و وڵاتانی دەوروبەرە یعنی ئەوەی کە مەبەستێتی کۆمەلگاشی پێپەروەردەکە پەروەردەی ڕەسەنی کوردەواری نییە ئەوە ڕێژەیە بەڕاستی یعنی تێدایەتی چۆن میدیامان ڕەچاوی شتەی دەکات بەڕاستی بەڵام ژمارەیان کمە
بەڵام میدیاشمانەیە زۆر میدیامانەیە ڕەچاوی پەروەردەی ئارمی دەکات بیانی دەکات باش ئەو ناجەی ئەو پێڕۆ پرۆگرامەی کە پەروەردەی میدیای بیانی لەسەر دەڕوا ئەو دەوی لەسەری بڕوات چۆن دوو جۆ پەروەردەشمانەیە پەروەردەکمانێ بەرەو خراپی پەروەردەکمانێ بەرەو باشی یعنی جاریوە میدیا هەیە کۆمەلگای پەروەردە دەکات بەڵام بەرەو پەروەردەشی چێ بەرەو تێکدانی کۆمەلگای ئەو جگە نای پەروەردەی لێ دێنی ئەم نازانەوە پەروەردەیەکی تێک دەرە بەڵام هەیە زیاتر بۆ لای بەڵام میشی لەسەر دەکە هەنگاو بانگاو وەی لێدی ئەو کەسە ئەو تاکە هەرسکەوت دەگۆڕی ئارەستەی دەگۆڕی بیری دەگۆڕی ئایدای دەگۆڕ لەگەڕە میدیاوە باشە دکتۆر دەمەوێت باسیەوە بکەین بێگومان کایەکانی پەروەردەی تاکێک خێزان و دواتر قوتابخانەیە و دواتریش کۆمەلگا و میدیاش بەشێک وەکو کۆمەلگا کاتێک ئەوانە هەروەکو خۆت باسە کرد پەروەردەی خێزان لاواز بووە پەروەردە لە قوتابخانەدا نەماوە میدیاش مامۆستا باز دەکات بەشێکی زۆری بەرەو ئاڕاستە خراپەکەیە چ بەرهەمێک لە کۆمەلگا دەبێ گەنج لە کۆمەلگا چۆن بیر دەکاتەوە چۆن هەڵسوکەوت دەکات کاتێک لە هیچ شوێنێک پەروەردەیەکی ڕەسەن و باشی کوردەواری نەکرا نەتیجەکەی ینی وەکو جەنابەت دەڵێ ئەوەیە کە دەبینی ینی کەسێکە سەرگەردانە ئەوەی دەبینین ئێستا ینی ئێمە ئێمسا نابێ گلەی لە ئەو گەنجانە بکەین کە هاتوونەتە پێشێ بەوەی کە بێتوانایە زمان نازانێت خەتی دەستخەتی نییە بۆی کە ناتوانێت بۆ نمونە بیر لە کارێکی داهێنەرانە بکاتەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئەوە تەحسیل ئەوەیە ینی وەکو دەڵێ دەرەنجامە فاکتەرە ینی کۆمەڵ پرۆسەیەکە پیای داهاتووە ئەو تەمەنێک پیای داهاتووە تۆگە بتەوێ هەتا کار لەسەر گەنجیش بکەی بەڕاستی ساڵێک و 2 ساڵ و چەندین ساڵی پێویستە بۆیە یعنی ئەوە نییە کە ئینسان قابلیەتی گۆڕانی تێدا ئینسان یەکێکە لەو مەوجوداتانی کە قابلیەتی گۆڕانی تێدایە بەڵام بەڕای من ئەو کەناڵانەی کە دەبنە یعنی تاک پەروەردە دەکەن تاک پەروەردە دەکەن بە معنای لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ڕەهەندێکەوە پەروەردەی دەکەن ئەوانە پێویستە ئەوانە گەشە پێ بدرێن یعنی ئەو کەناڵانەی کە تاک بۆ ئەوە پەروەردە دەکات کە بیر لەوە بکاتەوە کە وڵاتی خۆی خۆش بوێت کە ڕێز لەو کۆمەلگایە لە بنیادی ئەو کۆمەلگایە بگری ئەو کۆمەلگایە دوجار لەسەر شتێک دامەزراوە ئەگەر تۆ بیت کۆمەلگا تێک بدەی یعنی ئەو خەڵکە دوجار پەنا بۆ چ ببە یعنی تۆ ئێستا گەنجێن بە بۆ سەرگەردانە یعنی لە دینەکە شارەزا نەکراوە وەکو مامۆستاوتی لە مەسەلەی پەروەردە دینێکە مەسەلەن ئاەتەکە لەبەر دەکات و معنایەکەی نازانێت باشە حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر دەکات مەسەلەن معنایەکەی نازانێت ژیانی پێغەمبەر ئەسڵەن هەر غایبە پێم وایە زۆر غایبە یعنی لە کاتێکدا کە دەبوایە ئەوە بەشێک لە پەروەردە بێ ئیدی ئەوە پێم وایە قسەشی زۆر لەسەکرا بەڵام یعنی ئەو مەوزوعە یعنی ئەوە ئەگەرە تو بتەوێت کەسێک دروست بکەی پێویستت بە ئاینە پێویستت بە نیشتمان پەروەریە پێویستت بە زانستە پێویستت بە ئەخلاقە پێویستت بە فەلسەفەی ژیانە تا چەند پەروەردە بیری لەوە کردوێتەوە کە قوتابخانە بێتە خۆشترین ژینگە بۆ قوتابی تا چەند پەروەردە بیری لەوە کردوێتەوە مامۆستا ببێتەوە قودوەی تەڵەبە باشە تەماشای بکات و خۆشی بوێ تا چەند یعنی بەڕاستی ئێمە بینیمان هەموو شتێک بە مامۆستا کرا ێ باشە ئێمە ئەگەر بمانەوێت وڵات دەوڵەت سازی لێرەوە دەست پێ دەکا یعنی پێویست ناکە زۆر خۆمان لە ئەوەی گەورە بدەین دەوڵەت سازی یعنی تاک لە تاکەوە دەست پێ لە پەروەردەوە نمونەیەکی بەسیط لەسەر و بابەتی تۆ پرسیارێکی ڕاستە دەکەم لەو ماوانەی ڕابردوو لە وڵاتێکی دەوروبەری خۆمان بووم کە زۆر نزیکە لە خۆمان ساعت 7 ئێوارە بوو تەڵەبەیەکی زانکۆم دیت لە زانکۆ دەهاتنەوە تم بەجددی ساعت 7 ئێوارە ئێوە لە زانکۆ دێنەوە وتی بەڵێ زۆریش خۆش بوو ینی مانای شەو بوو داهاتەوە بەیانی زوو دەچەوە زانکۆی بەڵام ئەو خۆشیشی تێدا دەبینی و زۆریش پێ مرتاح بوو فعلەن خۆشیشی لێدا دەبینی دەمەوێت تۆ وەکو مامۆستایەکی زانکۆ لێت بپرسم بێگومان قوتابێکی زۆری زانکۆ دەبینی تا چەنەوە قوتابیانەی کە لە خۆڵەکانی خوێندن دەیبینی لە ناو زانکۆدا دەیبینی هەز دەکەی کەسانێکن کە بەمانای وشە داهێنەرن خوێنەرن و دەتوانن کۆمەڵگا لەسەر دەستیان بگۆڕێ ینی لە نێو 50 قوتابی هۆڵەکە دەکری بڵێن چەندێکیان وان یعنی بۆ مەسەلەی داهێنان کارێکی هەروە ئاسان نییە لەوانێ خۆشمان داهێنەر نەبین لە ژیانی خۆت داهێنەر جیاواز دایک لە باو ئەوانە هاتوونەتە زانکۆ باشە هاتوونەتە زانکۆ
کاتێکە بە پرۆسەیەکی لاوازدا دەڕۆن بە پرۆسەیەکی لاوازدا دەڕۆن یعنی چی ئێستا ئەو چەند ساڵی ڕابردوو بینیمان کە قوتابی لەبەر مەسەلەی کۆڕۆنا و ئەوانە ئێستا هاتوۆتە مەسەلەن هاتوۆتە مەرحەلەیەک یعنی ناتوانانی چی لەگەڵ بکەی یعنی بەڕاستی پێم وایە تەکلیفی بیمالای و تاقی شەکەت پێ بڵێ دەبێت داهێنەربی ئەسڵەن لەوە گەڕێ جارێ بە لە شتە ئەساسیەکان تێبگە بۆ نمونە من وەکو خۆم وەکو مامەسایەکی کۆمەڵناسی قوتابیەکانم لەسەر ئەوە ڕادێنم کە لە کۆمەڵناسی تێبگەن یە کۆمەڵناسی وەکو زانستێکی کۆمەڵایەتی بنەڕەتی بۆ زانستە کۆمەڵایەتیەکان زانستێکی زۆر گرینگە بەڵام کاتێکەوە مستەلزەماتی گەیاندنی ئەو زانستەیە بوونی نییە مستەلزەمات زان یانی چی یعنی هەم داویستیەکانی بنیادێکی مادی خەدەمی مەسەلەن لە ڕووی زانستیەوە لە ڕووی لێکۆڵینەوە یعنی بەڕاستی لێت نەشارمەوە یعنی ئێسامە وەکو زانکۆ یعنی قوتابی هەیە ئەسڵەن چای یعنی بەتەئکید دەڵن چای بە کتێبخانە نەکەوتووە یعنی ئەوە نیشانەی چییە یعنی ئەوە نییە کە مامەسا پێی نەوتوێ یعنی ئەوەی کە پیوایەکەوە خوێندن هیچ سوودێکی نەماوە ئێمە عقول نییە کاتێک کە تۆ دەچووی بۆ کتێبخانەیەک کە کتێبی ساڵانی هەفتا و هەشتای تێدا بێ لە کاتێکدا زانست ڕۆژ بە ڕۆژ خۆی ئەبدێت دەکاتەوە کوان ئەو کتێبانەی کە ئەو منهەجانەی کە ئێمە دەبێت قوتابی لەسەری بیچەسپێنین بە زمانی کوردی بڵین دەبێت ئەوە منهەج دەبێت لەسەری بڕۆی هەموو مامۆستایەکان ئێستا وەکو مەحازەرات کۆمەڵک مەسادر لە زمانە جیاوازەکانی تر دێنن دەیکەنە بابەتێک وەکو ئەوەی کە 2000 داواش لێ دەکات مەلزەمەکەشی بدەیتێ داوات لێ دەکرێت کە بمەلزم یعنی مەبەستم ئەو شتانە ڕاستە وردن بەڵام باوەڕ کە زۆ کاری با لە دکتۆر برسم دکتۆر وریا چۆن چارەسەری ئەو هەموو بێ هیوایە بکەین چارەسەری ئەو کێشانە بکەین لە ڕوانگەی میدیاوە چۆن وا بکەم خێزانەکەی من تووشی ئەو بێ هیوایە نەبێت لە ڕێگای ئەو شاشە تەلەڤیزیۆنانەی کە بەردەوام لە ماڵەکانماندا هەیە و لە دەستەکانیشماندا هەیە بەڵێ ئێتەما چارەسەرەکە دوور هەندە ڕاندەچی پەیوەندی بە دەستگاکان ڕاگاردن هەیە ئەوە بابەتە چکەیە ڕاندەچکە پەیوەندی بە هاوڵاتی هەیە ئەوەی کەم دەبێت باسی بکەم باسی هاوڵاتی بێگومان ئەمە دوو چەمکمان هەیە لە میانەی ئەو بەرنامەش باسی کرا ئەمە پەروەردەی میدیایمان هەیە و میدیای پەروەردەییشمان هەیە تاوان جیاوازە پەروەردەی میدیای لەگە میدیای پەروەردەی یعنی تاک ئەو پەروەردەی هەبی کە چۆن هەڵسکەوت لەگە میدیای دەکات ئەمە گرفتەکەمان لەوەیە ئایا هەموو پەیامێک لە تەلەڤیزیۆن پەخش دەکرێت هەموو هەواڵێک لە سۆشیال میدیایەکە بەڵاو کراوە تۆ باوەڕ پێ دەکەی دێ بزانی دەبی ئەمە ئیش لەسەوەی بکەین بنیادنانی مرۆڤ بکەین مرۆڤی هۆشارکەین چۆن هەڵسکەوت لەگەر ئامێرەکان بکات ئامێرە زیرەکان چۆن هەڵسکەوت لەگەڵ بکات جا ئەوە مەبەست مامۆستا چۆن هەڵسوکەوتی لەگەڵ بکەین ئاخە دەبی تۆ شارەزابی بۆ نمونە تو مۆبایلەکە لە بەدەستیدایە ئەو مۆبایلە کاتێک تۆ کلیکەچی لەسەر دەکەی لاچ لەسەر وێنەشی دەکەی ئەو وێنەیە لەسەر دەبیتە ماڵ دەبی شارەزابی بزانی کە تۆ کە ئۆکەی لەسەر شتەشی دەکەی بزانانی مانای چییە کە لایک دەکەی یا وێنەیەش خۆت بەڵاو دەکەیەوە لە سناپچات و لە سۆشیال میدیا بە جۆرەکان تۆ کە بەڵاو دەکەوێت دەبی هۆشاریەوە تەبی ئەو وێنەیە چێوە دەچێت هەر بەڵاوت کردوتەوە ئەو وێنێ دوای دەیان کارەساتی دەکەوێتەوە دەبێ هۆشار بین هۆشارەکەش لەسەر داک و باک بەڕاستی خێزان ئەمە گرفتەکەمان لەوەی خێزان بە ڕۆڵی پەروەردە هەنەستاوە بەڕاستی تۆ خێزان بە ڕۆڵی پەروەردەی هەنەستی میدیا بە ڕۆڵی پەروەردەی هەنەستی چێ دەبینی ینی وەکو برێن شام بێ ئەوە دەبی ڕاستە وانە باش چۆن مامۆستا چۆن لە ماڵێکی خۆمان شاشەکە کۆنتترۆلکەین بەڕای تۆ ئامۆژگاری تۆیان قسەی تۆ بۆ باوکێک چییە بۆی کە منداڵەکانی نەوەکانی نەوەیەکی گشتبین و نیشتیمان پەروەر و ئەوەی بچەم کە گشتێکی پێڵەن زیرەک و ڕۆشنبیر دەربچێ وڵای یەکەم زار لە دایک و باوەکە دەست پێ دەکات باش دەبی گرفتەکەمان لەوەی دەبی ئەمە چۆن دایک و باوەکان پەروەردە بکەین کارەساتەکە لەوەیە یعنی کاتی خۆی قدیم باس قدیم بکەین بۆ نمونە باوکێکمان هەبوو جغارەکەی دەکرد بە تووتنی منداڵ بچووکە داوای چی دەکرد داوای جغارەکەی تۆ ئەگە قورئان لە بەردەستی بخوێنیەوە منداڵەکە داوای چی دەکات داوای قورئانەکەی دەکات وانیا تۆ چ لە بەردەستی منداڵەکە داوای وە دەکات تۆگە مۆبایل لە دەست و خەریکی مۆبایل منداڵەکەش داوای مۆبایل دەکات ئێستا منداڵ 2 ساڵ و 3 ساڵ مۆبایلی هەیە
ئەو کارەساتەکە لەوەیدایە دەبی داک و باوەکە خۆیان تۆزێک ڕۆشنبیر بکەنەوە خۆیان پەروەردە بکەنەوە نابی ئەوەی ئەوان بیانەوێ لە منداڵەکەش نابێبی ئەوەی تۆ دەبێ منداڵەکەش دەبێبی تۆ ئەگە بتێ منداڵەکەی پەروەردەکەی دەبێت کەمزا خۆت پەروەردەکەی تۆ ئەگە بتێ منداڵەکە لە دیارشتی خراپ دوورکەوی دەبێت خۆت دوورکەویەوە وانە لما تقولون ما لا تفعلونەکەیە تۆ پێی دەرێک خراپی مەکە بە خۆت دەیکەی ئەو منداڵەکە مۆبایل لێ قەتە کرد لێت بڕان بەڵام ئەو جێی لە زرنگەی مۆبایل دەبێت کە کاتێک نامەکە لۆ دێ ئێوە ناتوانانی تۆ دەبی قەتعکەی کاتی لۆدانە ڕێخستن بکەیت تۆ 11 شەوی 12 شەوی دەبی ئەنتەرنێتی داخی لە ماڵ باشە مامۆستا حەزەکەم پرسیارەوە لێ بکەم گەشتەکانی هەواڵ هەموو سەرە سەعاتێک دەبێتە هۆی زانست یان دەبێتە هۆی تێکدا هەموو سەرە سەعاتێک تۆ لە دیار هەواڵەکان دانیشی چی ڕوویداوە چی ڕووی نەداوە تۆ بۆ شێ برێ بە دیار دانیشتە دیار تەلەڤیزیۆن یان سۆشیال میدیا بۆ شێوەڕەهای دروستە دروست نییە وا تەلەڤیزیۆنەکان داخرێن وا مۆبایلەکان داخرێن ئەم پرسیارە دەکەم پرسیار ئەم جارە بە تەڵە قوتابەکانش دەرێم ئایا پرسیار لە خۆت بکە سۆشیال میدیا یان ئەنتەرنێت یان میدیا بە شێوەژ گشتی بیتە بەشێک لە ژیانت یان تۆ بیە بەشێک لە ژیانی جیاوازی هەیە ئێستا گرفتەکە لەوەیدا ئەمە بینە بەشێک لە ژیانی تۆ ئێستا لە سوێت تا هەوارە بەبێ ئاو دەژی بەبێ خواردنە ژی بەڵام ناتوانە بێ میدیا بژی ئەو کارەساتەکە لەوەیە بینە بەشێک لە میدیا دەمان سۆڕێنی کارەساتەکە لەوەی ئەمە میدیا ناسۆڕێنین پەروەردەی میدیای ئەوەیە ئەمە چۆن میدیا بسۆڕێنیت چۆن هەڵسکەوت لەگە میدیای بکەین چۆن میدیا بەکاربینین نەک میدیاکە چیویست ئەمە بەکاربینی ئەمە ئاوابی ئەمە ئێستا میدیا ئاراستەمان دەکات چۆنی بێ ئاراستە دەکات باوەڕ بە هەواڵەشەکەی باوەڕ دەکەی باوەڕ نەکەی باوەڕە نەک تۆ هەڵسەگاندن و میدیای نییە دەبی خێزان تاک بزانی ئەو پەیامەکە بەڵاو دەکرێتەوە چی لە پشتە چی لە دواوە ئەو زنجیرە دۆبلاشکراوەیە فلیمەکە گۆرانێکە تۆ دەی بزان لەگەڵ منداڵەکەت برێ کوڕم کچم ئەو شتە باش نییە خێزان پێ کۆدانیشن گرفتما خێزان پێ کۆدانانیشن کۆکردنەوەی خێزان نییە هەرێکی لە ژوورە چیە هەرێکی مۆبایلە چیەیە ئەو کارەسەتەکە لەوەیدا کۆیکەوە لە یەک سفرە کۆیکەوە لە یەک ژوور گفتوگۆ بکەن یان زۆرتە بە ئێداک و بابەکە وا کچ کوڕەکەی بینی لە دیار مستەسە لە جیدانیشی بەڵام بەو شەرتێ پەروەردەی بکات دیمەنەشی دی برێ ئەو دیمەنە خراپە پێی بڵێ نەک بە خۆی ڕێگای پێ بدا بە خۆی لە دیار مستەسەکە دانیشی واتەمەوەسە پەروەردەکردن کاتێکی دیاریکراوی نیە و لە هەموو حاڵەتێکە دەبێت و ئاگاداری پەروەردەکردن یەک حاڵەتی تیڤی کە شتێک لە دراماکە دێت کۆنتڕۆڵکردنی لەسەر تۆیە بەڵێ باشە دکتۆر مامۆسا باسی دەکات کە ئێمە پێویستە لە هەموو ساتەکاندا ئاگامان لە پەروەردەی بێ تۆ پەروەردەی شەخص پەروەردەی تاک چی بە کەسێک دەڵێ کە دەیهوێ خۆی پەروەردە بکات لە چیەوە دەست پێ بکات وڵای مەسەلەی پەروەردە بۆ خۆی پەیوەندی بە زەمینە سازیەوە هەیە یعنی تۆ جار وایە قسەش دەکەی بەس منداڵەکە احتیمالن گوێ لێ ناگری قسەی باشی بۆ قوتابی زانکۆ دەکەی احتیمالن زۆر بەلایەوە گرنگ نەبێ باشە یعنی تۆ بڵێ مەسەلەن کتێب بخوێنەوە باشە بەڵام مامۆستاوانێکی کتێبیان خوێندەوە تۆ چیان کرد یعنی بەڕاستی یعنی ئەوەی پێە وەڵامی پێە هەتا زەمینەکەش لەبار نییە مەسەلەن تۆ بەڕاستی ئێمە دەبێت بەدیل دروستکەین بەڕای تۆ مامۆستا هەم چارەسەر و هەم بەدیل چییە بۆ بابەتە ئێستا ئێمە دەبێت یعنی ئێستا هەمومان کەوتوینەتە ناو زەریایەکەوە کە بەڕاستی دەبێت خۆمان نەجات دەین خۆ نەجاتدان چیە ینی تۆ ناتوانانی سوۆشیال میدیا کۆنتڕۆڵکەی یعنی واز بێنیت مەبەستم ناتوانانی واز بێنی بەڵام دەتوانی کۆنتڕۆلی بکەیت دەتوانی بەرنامەی بۆ دابنیت دەتوانی بەرنامەی بۆ دابنیت بەدیلی تری بۆ بدەیت یعنی دەکرێت خودی سوۆشیال میدیا ببێتە ئامرازێکی داهێنەر بۆ تو یعنی دەکرێت ئەوە ئەو یعنی بە دوواداچوونەماندا هەبێ یعنی ئەوە لە ناو منداڵەکاندا گەشە پێ بدەین کە بۆ نمونە تەماشای ڤیددیۆ بکە مەسەلەن منداڵێک لە کۆریا مەسەلەن لە پۆلێکدا چۆن لەگەڵ مامۆستاکەی مەسەلەن مناقەشە دەکات وەرە ئەو ڤیددیۆیانەی بۆ بکەوە مەسەلەن منداڵێک لە ئوسترالیا چۆن مەسەلەن بەرخێک مەسەلەن ئەو یا ئەو کانگەرەوەکەی گرتوۆتە باوەش و دەیهەوێت لە ئاگرەکە ڕزگاری بکە ئەو هەنە دروستکردنی بەهایە یعنی دەکرێت ئێمە جۆرێک لە کۆنتڕۆڵدا بنین کە لە خزمەتی دوجار بنیادانی ئینسانێکدا بێت کە گەورە دەبێت بەڵام کە ئەتۆ وەکو مامۆستا دکتۆر وتی کە تۆ شتەکەت کردە فری و داتە دەستت و بێگومان
کاتێکە پەنجەرەیەکیش دەکەیتەوە مێژ دێتە ژوورێ تۆز دێتە ژوورێ شارش ینی ئەوە ئیتر کۆنتترۆل ناکرێت. دکتۆر حەزەکەم نزیک دەبینەوە لە کۆتایی بەرنامەکە پامی تۆ چییە بۆ خێزان بۆی کە لەنێ ئەو جەنجاڵیە کە باسمان کرد بە شێکلەوەی لە قوتابخانە لە هاوکات لە خێزان لە کۆمەلگا لە میدیا پامی تۆیان ئامۆژگاری تۆ چییە بۆی کە کەسێک پەروەردەی خۆی بەپارێزێ بەلایەنە باشەکەیەوە بێگومان ئەگە دوا پێیان بێ ئەوە دوا پەیامە و کات چوان دە قسێکەش دەکەم دوانی پەیامی من یەکەم زار بۆ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا پێویستە بە تابەتی وەزارەتی پەروەردە وانەیەکی تایبەت هێبی بە پەروەردەی میدیایی کە ساری سپۆری میدیایی ئەو وانەیە بڕێنەوە ئەوجە چۆن ئاریتەکە دادنێت دانێت بەڕاستە ئەوە زۆر گرنگە پەیامە چترم هەیە بۆ نزاکان ڕاگەیاندن ئەوان پێویستە بەڕاستی حەز بە بەپسیاتی کۆمەڵاتی بکەن حەز بەوەی بکەن ئەوان کۆمەلگاچنە بەدەستە حەز بەوەی بکەن کە ئەوان کۆمەلگاک بەرەو هەردێڵ دەبن بەڕاستی بە شۆژە گشتی قسە یەکەم بزانە کە چ بەرنمەیەک دادێنێت ناوڕۆکێک پێشش بۆ خەڵکی دەکەن پەیامەشترم هەیە ئەوەی کە جناب پرسیارە لێ کرد ئەوەیە خێزان بەڕاستی خێزان بە ئەلچ خۆی ئەستێت خێزان منداڵەکانی فرامۆژ نەکا برێ وەڵای خەریک میدیایە نەخێر وا میدیا پەروەردەی نەکات پەروەردەکردنی میدیا بۆ شوەیە کە ئێستا ئەمە گلەی مالێ هەیە کارەساتە بەڕاستی بۆیە دەبێت خێزانەکان بەخۆیان دابچنەوە پەروەردەیەک لە ئەو پەروەردەیە لە هەڵقڵاوبی لە ناخی دابنەرێتی کۆمەلگا ڕستنە کە ئاینی پیرۆزی ئیسلامە و ینی بەها کوردەواریەکانە بەڕاستی کە بەهای کوردەواری زۆر زۆر ڕەسەرمانەیە کە تۆگەر پەروەردە لەسەر کرد بەڕاستی تاکەچی ئەکتیڤ دروست دەبێت هەوڵ دەین بەڕاستی خێزانەکان لەوە دەست پێکەن ئیش لەسەر ئەندامەکانی خێزانیان بکەن. باش دەستە خۆش زۆر سپاس دکتۆر حەزەکەم پەیامی خۆتم پێ بڵێ بۆی کە پەروەردەیەکی میدیایی باشمان هەبێت چۆن هەڵسوود لەگەڵ میدیا بکەیت. طبعا مەسلەی پەروەردە دەبێت ئێمە مەسەلەن ئەگە هەر وەکو خێزان تەماشاکەین طبعا باوکان دایکان کاتێک دابنێن بەڕاستی لەگەڵ منداڵەکانیان دابنیشن کۆیان بکەنەوە قسەی خێریان بۆ بکەن و یعنی برادەراتی و هاوڕێتیان لەگەڵ بکەن ئەوەندە خۆیان بە سوۆسیال میدیا و ئەوەندە بەشتی ترەوە خەریک نەکەن بەشێک لە کاتەکانیان دابنێن بۆ منداڵەکانیان ئەوە خاڵی یەکەم زۆر بەڕایم زۆر گرنگە لە ئێستادا لەلایەکی تر قوتابخانە مامۆستا لەسەری پێویستە ببێتە یعنی خۆشەویستی قوتابی و بیهێنێتە ناو بابەتەکە جەوی بۆ بکاتەوە پرسیاری بۆ دروست بکات و بڵێ بگەڕێ بپرسە یعنی وای لێ بکات کە ببێتە هاوڕێی جەوێکی ترسناک و خەوف نەبێت لە ناو پۆلدا وە بەڕاستی ئەمن پێم وایە مەسلەی میدیا ئەگە بمانێ و کۆنتترۆلی بکەین بەگشتی دەبێت حکوومەت هاوڵاتیان ئەوکو چۆن ئێستا ئێمە فیدباکمان هەیە لە یعنی حکوومەت گوێ لە هاوڵاتیان بگرێ ئەو ڕاگەیاندانە هەڵسەنگاندنیان بۆ بکە یعنی حکوومەت گوێ لە هاوڵاتیان بگرێت هەڵسەنگاندن و فیدباکی هاوڵاتی گرنگ بێ بۆی کە ئایا ئەو میدیایە زۆرە ئەو میدیا فراوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەو چەند میلیۆن نەفەرە ئایا چییە دەیانەوێت چی بکەن با بێن خەڵک هەڵسەنگاندن بۆ ئەو کەناڵانە بکە کەناڵی وایە ئەسڵ پێویست ناکە ببێت ئەگەر هەڵسەنگاندن بکرێ بەڕای تۆ بەشێک لە کەناڵەکاندا دەخرێت بەتەئکید بێگومان یعنی داهاتی ئەو وڵاتە یعنی تۆ بزانێت چ پارەیەک سرف دەکەیت لەو کەناڵانەکە هیچ یعنی ئینتاجێکی نییە. دەستە خۆش بێ دکتۆر زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ دکتۆر وریاکە لە بەرنامەکە لەگەڵمان زۆر سپاس بۆ تۆ دکتۆریوە بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ئەو گفتوگۆیی کە کردمان دەربارەی میدیا بۆ هیوایکە هەموو لایەک ئاگادار بین لەوەی کە میدیا و بە تایبەتیش میدیای کوردی و سوۆسیال میدیا و میدیای هاوڵاتی کە مامۆسایان باسییان کرد چۆن بەکاردێنێن تا گفتوگۆیەکی تر بەوێ عزیز و خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرین سپاردەی خوابن.